ئێمە مانگە زیاتر لەو ماماڵێنی باشە مستەسمێرم هەیە لێرە سەیری کوردستانەکە ئەڵێ استقرار نییە بەرەو کوێ ڕوا استثمارەکەی ئەوستێنێت تا دڵنیا بێ هیچ شەریکێگە و پەیامی بەزەبر ڕۆژ نییە من ئەو پەیامە وەرنەگرم دوو ئەوەی کە مشتەریمە نەوتەکە ئەکڕێ دعایە دەرەچێ ئەڵێ وا بووە یا وا بووە یا وا ئەبێ یا حکوومەت واکە یا ناکە هەمووی ئەو شتانە کە ڕاست نین یەکسەر ئیمێل دوای ئیمێل ئەڵێ دکتۆر تۆ لە شوێنی خۆتی ئەگە تۆ لێنی من نەوتەکە ناکڕم چونکە سێق نازانم لەکەی بیکڕم بۆ مەسەلە ئایا ئەم حکوومەتەوە خۆی مێنێ چونکە من ناتوانم پارەی پێش وەخت بدەم شوێنی خۆتی ینی مەبەستەوەی کە وەکو وەزیرمان وەکو وەزیرە یا حکوومەتەکە خۆی مێنێ یا انتخابی پێش وەختە بێ ئەم شت قەیرانێکمان دروست کرد بۆ خۆمان ئێمە ئەوەی کە ئەزانی خۆی کاپیتال وەکوڵێن باش کاپیتال وەکوڵێن بە ئینگلیزی شا ینی شەرمەکە ئێدە تۆ هینی بۆ دروستکەی با بڵێن کۆسپ باش شوێنی خۆی وەستێ لە بانکەکە ئەمێنێتەوە ئەگەر مستەسمێربی ناخێتە ناو خاکەوە ئەڵێ با بوەستێ بەزانم چییە بێ ئەگەر مشتری نەوتبی کە 2015 پێ دەدەم 16 پێ دەدەم ئەڵێ ئایا وەکو خۆی ئەمێنێ ئەم تەزدیرە لەوانەیە بڕیایەکی ساتی بڵێ دووبارە بیوەستنەوە بیدەوە دکتۆر من